سلااوان لێبێ لە نێو باخسەی دەستگای زاری کرمانجی سنتەری ڕۆشنبیری سۆران دیارە ئێوارە کۆڕێک بۆ نووسەر و شاعیر و ڕۆژنامەوان نووری بێخاڵی لێرە ڕێکی خستووە لێرە ژمارەیەکی زۆر لە میوانان بەشداری لەو ئێوارە کۆڕە دەکەن دیارە یادەوەری درەخێت دوایین کتێب یاخود پەرتوچی مامۆستا نووری بێخاڵیە کە میوانی منە مامۆستا سلااوت لێبێت بەخێر بێت بۆ سۆران چەند دەبێت ناتی بۆ سۆرانەکە واللهی بەردەوام دێم ینی هەفتانە هەر لەو ناوە ئەزان زێدی ئینسان کە لێ دایک دەبێت لە ڕوانز و دەوروبەرانە هەژینگەکەشی وایە جگەلەوە شار زاڕ ئینسان لەناو ژەوەژە یادەوەری درەخێت دوایین بەرهەمی جەنابتە باس لە چیەکە یادەوەری درەخێت کتێبێکی شیعریە کە چوارەمین ئەزمموی منە دوای سێ ئەزمموی پێشووتر ئەزمموی شەڵا لە ماتی ئێوارە ئەزمموی قەسیدەی باگۆرانی دەڵێ و ئەزمموی سەفەر نیشتیمانی نیە و مسافری شەرهیس ئەویان چوارەمین ئەزمموێک کە پێم وایە زۆر جیاواز دەبێت لەگەڵ سێ ئەزمموونەکەی تر وەوە 2000 حکوم بۆ خوێنەران و بۆ ڕەخنەگەران بەزێدەی هەڵم ئەو جیاوازیانە بدۆزنەوە و بە تایبەتی بەدیدا ڕەخنەیەکەی کە بۆی ئینسان بتوانێت لە داهاتوودا شتێکی باشتر بکەوە خەڵە و خەم و کێباسیەکانی خۆی ببینیتەوە. من بەرەوە دەمەی بەڕاستی سپاسی سنتەری ڕۆشنبیری سۆران بکەم و سپاسی دەستگای زاری کرمانجی بکەم کە هەردوو ماڵی خۆ من خۆم بە نازانم ئەو ئێوارە کۆڕیانەی خستووە و ماندبوونیان کێشاوە و سپاسی ناوەندی ڕۆشنبیری مەموزین بکەم کە کتێبەکەیان لەسەرکی خۆیان چاپ کردووە و هەموو ئەو کۆڕ و چالاکانێکە لە شار و شارەکانی جێکردن زیاتر ئەوان دەگەێنە ئەستۆی خۆیان یادەوەری دەراخێت بریتێ لە 61 داقی جیاواز بە دیرگای جیاواز بە نووسین جیاواز بە وێنەی شعری جیاواز و بەواژەی جیاواز بە بەڕیتمی ناوەی هەریەک لە شارەکان جیاواز لەگەڵ ئەوەی تر بەڵام 2000 لە خاڵێکدا زۆربەی ئەو تێکستانێتر دەگرنەوە کە ئەتوانم بەڵێم تا 1975 ئیشکردنە لەسەر بێئومێدی مرۆڤ ڕەشببینی مرۆڤ بێهودەی مرۆڤ هیوا بڕاوی مرۆڤ بۆ لەو سەردەما بێ هیوایە بێ ئومێدە ڕەشببینە هەر بەڕاستی لە خودی خۆی داوەکو زات وایە یان ئەوە 2000 هەلومەرجی و کۆمەڵایەتی و سیاسی و ئابووری و کللتوری پەروەردەوی تا دوایی هەنکەوا دەکەم مرۆڤ بێ ئومێد بچێ بەرپرسە لە بێهودەی مرۆڤ بە کورتی مرۆڤ بۆ خۆی بێهودێکە لەگەڵی گەورە دەبێت یان بێهودا و هیوا بڕاو دەکرێت ئەوستا تۆ خاوەنی 20 بەرهەمی جیاوازی بۆچی زیاتر بابەتی ئەدەبیت هەڵبژاردووە جەنابەت هەم ڕۆژنامەوانێکی بۆچی بابەتی ڕۆژنامەوانی بەو جۆرەی ئەوە نەبووە کە زیاتر بێ بەراورد بە بواری ئەدەب بن بەتاکید لەو 20 کتێبی هەم لە کتێبی تایبەتم هەیە لەسەر ڕاگەیان ڕۆژنامەگەری و لە بواری فکری سیاسی لێکۆڵینەوە یادەوەری تا دوایی بەڵام من پێم وایە 2000 ئەدەب ئەو فریادڕاستی ئەو دەواازی ئەو دەرگایە کە تۆ دەتوانین لێەوە هەم خۆت بنووسیەوە هەم خەمەکانی خۆت بنووسیەوە هەمیش هەم ئەو شتانی کە دەتەوێت بیڵێ کە تۆ ناتوانیت لە میانی وتارێک سیاسیدا لە میانی وتارێکی ڕۆژنامەنووسیدا ناتوانین بیگەنی بەڵام ئەدەب لە ڕێگەی زەمان و دەتوانێت هەموو ئەوانی کە دەتەوێت و هەموو برینانی کە ناوە خۆت هەن هەموو خەموو خەونانی کە هاتن ڕەنگە ئی بەشێکی مرۆڤایەتیش بیوە کەسێکە و تێکستانە بخوێنێتەوە لە گۆشێکدا خۆی بدۆزێتەوە بۆیە پێم ئەدەب باشتر شتێکە کە تۆ بتوانی شەڕی ژیان و شەڕی هەموو ناومێدانی پێ بکەکە هەیە پێمە چی بۆ خوێنەرانی یادەوەری درە وڵی پێم چونکە محەممەد جامن نەبان خوازم و نەوە عیزم من تەنها داواکاریم هەیە وەکو پێیان هیوادارم بە چاوی ڕەخنەوە ئەو کتێبیان بخوێننەوە چاوێکی ڕەخنەی ورد کە بەقەت ئەوەی کە چێژ لە تێکستەکان دەبینین بەخاست ئەوەش هەوڵدەن کون و کەلەبەر و کەلێن و بۆشایەکەنم دۆزنەوە و ئاگدارم بکەنەوە بینوسن کە لەکوێدا کورتم هێناوە لەکوێدا بۆشایی هەیە دوان پرسیارمە ما بێ زۆر باسی دڵشکانت کردووە هەندێکم خوێندەوە ئەم دڵشکانە لە چیە سەرچاو ئەو دڵشکانە 2000 کە کتێبەکەت خوێندەوە کە دەتوانم ناڵێم دەواازەیە کتێبەکەی بەخۆی حاڵە نەبم چوارەمین تێکستەکە دامناوە بەڵام ئەو دڵشکانم کردوتە دەواازەیەک بۆی 2000 خوێنە لە میانی خوێنەوەی تێکستەکانی تر وەڵامی دڵشکانەکان وەربگرێتەوە کە هەر یەک لە ئێمە بە زۆرێک لە زێەکان زۆرەکان دڵمان شکاوە دڵمان چێنراوە نووری بێخاڵی شاعیر و نووسەر لێرەوە کامەژەم پێ کرد دیارە ڕۆشنبیران میوانە جیاوازەکان لێرە لە سۆران هاتوون بۆ بەشداریکردن لەم ئێوارە کۆڕە
دیارە دەمەوێت ئاماژە بە بکەم یادوەری درەخت یەکێک لەو کتێبانەیە کە لەلایەن نووریبێ خاڵی نووسراوە لەلایەن هەریەک لە محەممەد نەبی و فەرهاد سۆمانی خوێندنەوەی بۆ دەکرێت و دواتریش لەلایەن خودی نووسەر و شاعیر چەند تێکستێک پێشکەش بە ئامادەبووانەکرێت زاری کرمانجی وەک هەمیشە ماڵی چین و توێژە جیاوازەکان و ڕۆشنبیران بووە کە ناوە لێرە لەم باخچەیە میوانان کۆ دەکرێنەوە و کۆڕە شیعرەکان لێرە کۆڕی ئەدەبی و کۆڕە جیاوازیەکان لێرە بەردەوامیان دەبێت و ئەمڕۆژ ئەم چاڵاچیە لەلایەن سەنتەری ڕۆشنبیری سۆران ڕێکخرا و میوانان لێرە بەشدار دواتر لە کۆتایی ئەم مەراسیمە بیادەوەری درەخت کە لەلایەن نووریبێ خاڵی نووسراوە پێشکەش بە میوانان دەکرێت کە وەک خۆی لە پێشەچیشی نووسە پێشکەشە بەوانەی کە لە سێبەری وشەیەک لە ئامێزی ڕستەیەک و لە ئاوێنەی وێنەیەکی ئەم درەختەدا جێیان گرتووە ئەم پەرتوکە پێشکەشە ئەمەی دەبینن ئێستا کۆڕی ئێوارە کۆڕێکە لە نێو باخچەی دەستگای زاری کرمانجی بۆ نووسەر و شاعیر نووریبێ خاڵی کە خاوەنی 20 کتێبی زۆرا و زۆرە زیاتر ئەو کاری لەسەر بواری ئەدەب کردووە کەمێک پێش ئێستا قسەی بۆ زاری کرمانجی کرد لەبەرەوە ئەو دیوانە بە بۆچوونی من دیوانێکی ڕەشبینە بەڵام ڕەشبینیەکی تاسیبنا ڕەشبینێک ناکەم لە جوڵە بوو پێم وایە ڕەشبینی ئەو دیوانە زۆر چالاکترە لە گەشبینی گەشە پێداینەوە لەبەرەوەی شاید لەم دیوانە هەڵگری پرسیار سەرەکی ترینە یەک لە خاڵە زۆر گرنگەکانی هەر دەقیقە تێکستێک ئەوەیە دوای خوێندنەوە بەڵێەوەی دەبین ئێوارە کۆڕێکە لە نێو باخچەی دەستگای زاری کرمانجی کە سەنتەری ڕۆشنبیری سۆران پێی هەستاوە مەڕاستیمی ناساندنی کتێبی یادەوەری درەخت بۆ نووسەر و شاعیر نووریبێ خاڵی لێرە لەم باخچەیە ڕێکخراوە میوانان ئامادەی مەراسیمەکان دیارە چەند خولەکێک دەبێ دەستی پێ کردووە ئێستا لەلایەن محەممەد نەبی نووسەر و وەرگێر خوێندنەوە بۆ ئەم کتێبە دەکرێت دوایین بەرهەمی مامۆستا نووریبێ خاڵیە و دواتریش نووسەر وەرگەر فەرهاد سۆمانی بە هەمان شێوە خوێنەوە بۆ کتێب دەکات تۆرادەم بە شێوکی ڕاستەخۆ لەگەڵتم ئەگەر هاوکارم بی سلااوت لێ بێ بەخێر بێ سۆران ڕێخستنی ئەم زۆرە کۆڕانە لەم سەردەمەی ئێستا چەندە گرنگە لەبەرەوەی دەگوترێت سۆشیال میدیا ینی شوێنی بە کاغەس چۆل کردەوە لەخ کرد وڵی پێم وایە بچین ئەولاتر لەبەر هاوکارانمان بەوەی وڵاکیان لێ تێکن هەدەی ڕەنگە باشتر بێ ئەلبەت زۆر گرنگە و نەوە کۆڕانە بکرێن بە تایبەت لە هەموو دەڤەرەکان چونکە بزاوی ڕۆشنبیری ئەگەر نەبی لە هەرچ کۆمەلگایەکە دەبتە کۆمەلگایەکی مردوو و بە تایبەتتر ئێمە لە سەردەمەک دەژین کە سەردەمی زیاتر سەقافەی سەطحیە بە سەطحی بە شتەکاندا بچین زرد هەموو پاڵپشتیان با بڵێن هەموو پشتی خۆمان کە دەڵێن خۆمان یعنی زۆربەی خەڵکی ئێوەمە بە ئەو سەقافەتە دەبەستی کە لە سۆشیال میدیا هەیە لە سۆشیال میدیاش زۆربەی سەردەمیشتی زۆر کورتە شتی قۆڵبوونەوە نییە شتێک نییە کە تو بچێ ناواخنی کتێب بچێ ناواخنی گفتوگۆ بتوانی گفتگۆی قۆڵ بکەی لەسەر بابەتەکان ئەم جۆرە چاڵاکیانە ئەو فەراغە ئەو بۆشاییە پڕ دەکەنەوە لە کۆمەلگا کە لێرە تو بۆ نمونە دوو کەس کە لە پسپۆڕی جیاواز دێن قسە لەسەر بۆ نمونە ئەو دیوانە شعریە دەکەن ئەمە کە بە نمونە وەربگرین و لەوێوە دەرفەت دەڕخسێ بۆ ئەوەی ئەو خەڵکانی کە ڕۆشنبیرن گرنگی بە ئەدەب دەدەن بەیەکەوە گفتوگۆ بکەن گفتوگۆ بە ئاراستەیەکی قۆڵبوونەوە لە ناواخنی ئەو کتێبە ئەمە وا دەکە کە ئەتو بە ئاسانی خۆت تەسلیمی ئەوە نەکەی کە وەری دەگری ئێمە
مشکلەیەکی گەورەمان هەیە شەوەیە کە زۆر بە ئاسانی خۆمان تەسلیمی سوۆسیال میدیا کردووە. هەر شتێک ببینین لە سوۆسیال میدیا بۆ نمونە پشتی پێدەبەستین وەکو فاکت وەکو ڕاستی وەریدەگرین. ئەمە زۆر زۆر خراپە، ئەمە کێشەیەکی قوڵە. مەمانەیوانیە سوۆسیال میدیا ئیجابیاتی نییە، بەڵێ خاڵی ئیجابی زۆریشی هەیە، بەڵام خاڵی سلبیشی زۆریشی هەیە، بەڵام پرسیارەکەی تو وابەستە بوو بەوە. دکتۆر جانەگەر پێم بڵێیت لە ئیسلام تا چەند شێعر جێگای بۆتەوە لەبەرەوەی دکتۆراکەی تۆ لەوەیە من لەسەر ئەدەب و شێعر نییە، بەڵام بەپێی تێگەیشتنی خۆم و متابعی خۆم پێغەمبەر درودی خوای لەسەر بێ شاعیری هەبووە. حەسانی کوڕی سابت ڕەزای خوای لەسەر بێ یەکێکە لە دیارترین شاعیرەکانی پێغەمبەر و خودی پێغەمبەر درودی خوای لەسەر بێ ڕێزی زۆری لە شاعیر گرتووە. یعنی بۆ نمونە شاعیر هاتووە شعری گوتووە، پێغەمبەر درودی خوای لەسەر بێ بڕدەکەی خۆی بە دیاری پێبەخشیوە و هەمیشە لە جەنگەکاندا بە شاعیرەکانی وتووە، بۆ نمونە ئەبوو دووجانە شت بڵێ لێیان بدە چۆن شمشێر کاریگەری هەیە ئاوا شعر کاریگەری خۆی هەیە، لەبەرەوە شاعیری وەکو بەشێک لە تەکتیکی جەنگ بەکارهێناوە. ئەمانە هەمووی پێمان دەڵێن کە ئەدەب و شعر لە ئیسلامدا گرنگی پێدراوە و ئیسلام بووە تا هاندەر بۆ ئەوەی کەوە احتیمام بۆ بابەتە بدەن لە مێژووی خۆشماندا. مامۆستایانمان مەلایانی کورد زۆر گرنگیان بە شێعر و بە ئەدەب داوە، لەبەرەوە مامۆستایانی ئەدەبی کلاسیک چێ بووینە مەلایەکانی کۆمەڵگان. تو باسی چێم لە بۆ دەکەی ناڵی مەحوی بێ خۆت بێ سارانی ئەمانە سافی هیرانی ئەمانە هەموو مەلا بوون، هەموو خەڵکی شارەزا بوون لە شعر لە علومی شەرعی، لامان کاتدا شاعریش بوون و شعریشیان دەگوت. دکتۆر ئادەم بێدار کە هاوڕێی مامۆستا نووری خاڵەوی یەکێکش لەو میوانانەیە کە ئەمڕۆ لەم ئێوارە کۆڕە لە باخچەی دەستگای زاری کرمانجی بەشداری کردووە و یادەوەری درەخت ناونیشانی ئەو کتێبەیە کە دوایین بەرهەمی مامۆستا نووری بێخاڵیە کە خەڵکی قەزای ڕوانزە ئەمڕۆ لەلایەن سەنتەری ڕۆشنبیری سۆران لێرە کۆڕێکی بۆ ڕێکخراوە ئێوارە کۆڕێک و هەردوو نووسەر و وەرگێڕ محەممەد نەبی و فەرهاد چۆمانی ناساندن بۆ کتێبەکە دەکەن و لە کۆتاییش نووسەر و شاعیر نووری بێخاڵ لێرە چەند دەقێک پێشکەش بە ئەمەدەبوان دەکات. هەموو کۆی ئەو دیمەنانم بۆ گواستنەوە کە چەند خوڵێکێک دەبێت لێرە دەست بەم کۆڕە شیعرێ کراوە لە لایەن سەنتەری ڕۆشنبیری